بینەرانی ئازیزی کورسات نیوز سڵاوتان لێبێت. من ئەمڕۆ جارێکی دیکە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیم. ئێستا چوارەمین پێشانگای کوشتتوکاڵ و پیشەسازی خۆراک لێرە بەڕێوە دەچێت. ئێمەش وەکو دێسکی ئابووری کورسات نیوز بەردەوامین لە ڕووماڵکردنی ئەم چالاکیە ئابووریە. بۆ ئەڵلقەی ئەم جارە پرۆگرامی ئەم جارەی ڕووماڵەکەمان لە چوارەمین پێشانگای کوشتتوکاڵ و پیشەسازی خۆراک میوانداری هەریەک لە بەڕێزان حسێن حەمەکەریم جێگری بەڕێوەبەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی واروەها شارەزایەکی باشی کوشتتوکاڵی واروەها بەڕێز مامۆستا نورە نووە ڕێباز مامۆستای زانکۆ لەگەڵ بەڕێز دکتۆر فەرزادی حسێن پەناهی مامۆستای زانکۆی کوردستان سنە. زۆر بەخێر بێن. لە یەکەم پرسیارەوە لە بەڕێز مامۆستا حسێن حەمەکەریم دەست پێ دەکەم. سەبارەت بە ئەم پێشانگایە تا چەند گرنگە بەردەوام بوونی ئەم پێشانگایە کە چوارەم خولێتی واروەها بینین چوارەم خولی پێشانگای کوشتتوکاڵی قەرەباڵغە. ئەمە بۆچی ئەگەڕێنەوە؟ زۆر سپاس کاک پشتیوان، سڵاو ڕێزمانەیە بۆ سەرجەم بینەران. طبعاً هەموو پێشانگایە کاکرێتەوە چەند ئامانجێکی هەیە. یەکەم ئامانجی ئەم پێشانگایە ئەوەیە کە سەکۆیەکە بۆ ئامادەبوونی هەموو ئەو پرۆژە و کارگە و کۆمپانیانەی کە لە بواری کشتتوکاڵە کار دەکەن بۆ نمایشکردنی کاڵاکانیان، بۆ نمایشکردنی تواناکانیان. بێگومان بۆیە زۆر پێویستە، یعنی ئەگەر هەموو ساڵێک جارێک پێشانگایکی وا بکرێتەوە بۆ ئەوەی دەرفەت بدرێ بەو کۆمپانیا و کارگە و پرۆژانە کە خۆیان نمایشکەن، ئەوانی کە تازە دروست بوون خۆیان بناسیێنن بە هاوڵاتیان چنن لە ناوە چ لە دەرەوە. خاڵێکی دووەم کە زۆر گرنگە یعنی لەو ئامانجانە ئەوەیە کە ئەم پێشانگایە دەبێتە دەواازەیەک بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان خاوەن کۆمپانیا و پرۆژەکان و کارگەکان لەگەڵ بازرگانەکان لەگەڵ هاوڵاتیان. بۆیە ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی ئەم دەرفەتەمان ڕەخساندووە بۆ هەموو ئەوەی بەدیهێنانی ئەو ئامانجانە و ئەوەی کە ئێمە جێگەی خۆشحاڵیە کە ئەم ساڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق زۆر بە چڕی یعنی هاوکار و پشتیوانمان بوون و ژمارەیەک فەرمانگەی خزمەتگوزاری ئەو وەزارەتە لێرە بوونیان هەیە لەگەڵ فەرمانگەکانی ئێمە. بێگومان ئەمانە بۆ ئەوەی کە چوە ینی ئابووری عێراق یەک ئابووریە، ئێمە چۆن بتوانین پێداویستیەکانی یەکتر پڕ بکەینەوە. یعنی دەبینن ینی ژمارەیە کۆمپانیا و کارگەی زۆر گەورە لە کوردستانە هەن. بڵێ زۆر باشە. بەدەمەوە هاتنی کارگە و کۆمپانیەکان بۆ بەشداری لەم پێشانگایە چۆن بوو و بیرمان بخەرەوە ئامارەکان چین؟ چەند کەس لێرن وەکو کارگە و پێشانگا؟ چەندیان ناوخۆین؟ چەندیان لە دەرەوە هاتوون؟ ئێمە لەو ژمارەی کە هەیە نەک ئێمە با بڵین ئەو بەڕێزانی کە سەردانیان کردوین رازین، ینی بە کوالیتی پێشانگاکە و لە بەشداریکردنی ئەو کۆمپانیانی کە بەشداریان کردووە رازین. ئێمە پێشەوەی وەڵامی ئەوەی پرسیاری بەڕێزت بەمەوە تەبەن ئێمە ئێرەمان کردووە بە چەند بەشێکەوە جگەلەوەی کە ژمارەیە کۆمپانیا و پرۆژە و کارگەی گەورە لێرە دەبیندرێ. ئێمە بەشی کشمەندانەوە لە ناو پێشانگاکە بۆ فرۆشی ئەو کارگانەی کە تازە دروست بوون وە بەرهەمیان هەیە بۆ ئەوەی فرسەتێکیان بدەینێ، بۆ ئەوی بەرهەمەکانیان ڕاستەوخۆ بفرۆشن بە هاوڵاتیان، نەک تەنها لە کوردستان بەڵکو لە شارەکانی تری عێراقیش. یعنی ئەمانە هاتوونەتە ئێرە وەجگەلەوە دەرفەتێکی ترمان ڕەخساندووە بۆ ژمارەیە گەنج کە خاوەنی بیرۆکەن، خاوەنی پرۆژەن، تازە دەرچوون، گەنجن. دەرفەتێکمان بۆ ڕەخساندووە ئێمە وەکو پێشانگا بەبێ بەرامبەر شوێنمان داونەتەیە کە بێن نمایشی ئەفکارەکانیان کەن. بە خۆشحاڵیەوە تقریبەن وەڵامدانەوەیکی زۆر باشە بوو لەلایەن جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە سەردانی پرۆژەکانی کرد و پەیمانی پێدان کە هاوکاری و پشتیوانیان بێ بۆ ئەوانی کە ئەم بیرۆکانە ببرێ بە پرۆژە و پرۆژەکان گەورەتر بکرێ لە داهاتوودا و لەگەڵ ژووری بازرگانی پیشەسازیش بە هەمان شێوە پشتیوانی خۆیان بۆ دەربڕی بە ئومێدی ئەوەی کە بتوانین ئەو ئامانجانە پێچین.
بە هەمووی تقریبا زیاد لە 100 کۆمپانیا و پرۆژە و ئەو لایەنانی کە بەشدارن تقریبا زیاد لە 100 شوێن بەشدارە لە تەنها ناوخۆین یاخود دەرەوەی نەخێر لێرە جگە لە بڵێن ناوخۆی هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە ناوەڕاست و خواروی عێراقەوە هاتوون و ژمارەیە کۆمپانیای ئێرانی باش بەشداریان کردووە، کۆمپانیای ئوردونی تایە، ڕێکخراوی نێودەوڵەتی تایە، ڕێکخراوی فاو لێرە وجودی هەیە، پرۆژەیەکی گەشە پێدانی زەیتون هەیە کە حکوومەتی ئیتالیا لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو خەریکی ئەوەن لەگەڵ پەیمانگای سیامباری لێرە بوونیان هەیە. تقریبا توانیمانە یعنی هەموو ئەوانەی کە لە ناو سێکتەری کشتتوکاڵە کارەکەن لێرە شوێنیان بۆ بکەینەوە و کە بەشداری بکەن. زۆر باشە. دواتر گەڕێمە وڵات پرسیاری ئەوەت لێ دەکەم کە تا چەند دەم پێشانگایە توانێت سلێمانی لە ڕووی پیشەسازی خۆراک و کشتتوکاڵەوە پێش بخە، بەڵام دواتر وەڵامەکەیم لە تۆ ئەوێت. مامۆستا نووە وەکو مامۆسایەکی زانکۆ کە هاتووی بەشدارن لێرە، دواتر باسیەوەکەین چیتان هێناوە، چیتان نمایش کرد. سەرەتا پێم خۆشە پێمان بڵێ ئەم جۆرە پێشانگایانە تا چەند گرنگن کە بەردەوام هەبن و بەڕێوە بچن. بڵێ سەرەتا سوپاس کاک پشتیوان، سڵاو لە بینەرانی بەڕێز کەناڵی کورسات. بێگومان ئەمە یەکەمین جارمان نییە کە لە چالاکی و لە فیستیڤاڵەکانە بەشداری ئەەکەین، بەڵام وەکو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەشی زانستی خۆراک و کۆنتترۆڵی جۆری لە کۆلێجی تەکنیکی هەڵەبجە بۆ جاری یەکەمینە کە بەشداری دەکات لەم پێشانگایەدا. بێگومان پێشانگا دەورێکی باڵای هەیە لە دروستکردنی پەیوەندی لە نێوان کڕیار و فرۆشیار. ئەوەی کە بەلای زانکۆکانەوە گرنگە بە تایبەتی بەشی زانستی خۆراک و کۆنتترۆڵی جۆری کە بڵین سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە لە کۆلێجی تەکنیکی هەڵەبجە ئیشی کردداریمان زۆرە. ئەمەش وا دەکات کە خوێندکار بتوانێت هەلی کار لە دەرەوە بە زووتری ینی زوو دەسی بکەوێت و هەلی کاری بۆ بڕەخسێت. دوو ئامانجمان هەبوو. یەکێک لە ئامانجەکان ئەوە بوو کە خوێندکار بتوانێت چانسێکی باشی هەبێت لە داهاتووە جێگەی خۆی بدۆزێتەوە لە ناو کۆمەلگایە لەکوێدا ئیشەکات. خۆشبەختانە هەرێمی کوردستان ئەوەی ئاگادارین لەم ساڵانەی دواییە وا خەریکە ئەکەوێتە سەر ئەوەی کە کارگەی تایبەت بە خۆی هەبێت، وێ ئێمەش بە کۆمەڵێک پرۆژەوە ساڵانە پۆلێک لە خوێندکار پێ ئەگەێنین هەتاوەکو سوودێکی باشیان هەبێت بۆ کۆمەلگا. دووەمینیشمان ئامانجی دووەممان ئەوەیە کە بەڕاستی متمانە بگەڕێنینەوە بۆ خەڵکی لەبەرەوەی خۆتان نەزانن کۆمەڵێک بەرهەمی جیهانی هەیە کە ئەمە خۆجێگای خۆشحاڵیە، بەڵام لە پاڵ ئەوەشە زۆر گرنگە کە هەرێمی کوردستان بەرهەمی تایبەت بەخۆی هەبێت و بەشتی خۆماڵیش بەرهەم بهێنرێت. باسێکی ئەو بەرهەمانەی بەردەستم بۆ بکە ئەمانە چین؟ بۆچی ئەمڕۆ نمایشتان کرد؟ ئەم بەرهەمانە کۆمەڵێک هەندێکن لە بەرهەمەکان کە ئێمە لێرە نمایشمان کردووە. بیرۆکەی مامۆستا دڵسۆزەکانی بەشی زانستی خۆراکە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆلێجی تەکنیکی هەڵەبجە. ئەگەر لە مەوادەکان لە یەکەم مەوادەوە دەست پێ بکەین، ئەمە مەوادی پاکەرەوەن، هەمویان لە بەرهەمی خۆراکی دروستکراون بە تایبەتی گوێزی هەندی. بیرۆکەی مامۆسای بەشی بڵێنوانەی کیمیایە، کیمیا لە بەشەکەی ئێمە دەورێکی باڵای هەیە، توانیوێتی لەگەڵ خوێندکارەکانە ئەم بیرۆکەیە بۆیان بێت و دروستی بکەن. بەڕاستی ئەم پاکەرەوانە ئەمانە سابوونن، هەریەکان لە شتێک دروست بوون. ئەم جۆریان وتمان لە گوێزی هەندی دروست کراوە، ئەمەیان لە خەڵوز دروست کراوە، هەریەکان سوود و بڵین سوودی خۆی هەیە، ئەمەیان لە هەنگوین دروست کراوە، ئەمەشیان لە شیر دروست کراوە. پێکاتێکی ترمان هەیە بەرهەمێکی تر، ئەویش مرەبای بەڕووە. خۆتان نەزانن مرەبا جۆری زۆرە، بەڵام وەکو مرەبای بەڕوو لەبەرەوەی هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەندە بە داری بەڕوو بە تایبەتی سلێمانی و دەوروبەری هەڵەبجە و دەوروبەری، بۆیە خوێندکارەکان ئەو بیرۆکەیان بۆ هات کە مرەبایەکی جیاواز دروستکەن. یەکێک لەوانە مرەبای بەڕوو بوو کە خۆشبەختانە خەڵکی زۆر بەدڵیانە و داواکاریەکی زۆری لەسەرە. بەرهەمی دواترمان زەیتی گوێزە، خەڵکێکی زۆر هەیە ینی زەیت بەکارەهێنێت، هەم بۆ مەبەستی خواردن هەم بۆ بواری جوانکاری، بەڵام ئێمە لە ڕووە خۆراکیەکە نمایشمان کردووە چونکە ئێمە زانستی خۆراکین، توانیمانە 4 جۆر زەیتی سروشتی بەرهەم بێنین کە خەڵکی بیکڕێت و سوودی لێوەربگرێت. زۆر باش. بەرهەمی دواترمان کە شیری خەستە
ئەمەش بیرۆکی خوێندکارەکانە توانیمانە لەگەڵ مامۆستایانی پسپۆڕ لە بوارەکەدا بەرهەمی بێنین هەروەها پەنیر و سریلاکی مناڵ ئەم بەرهەمانە توێژینەوەی لەسەر کراوە بەڵێ هەندێکیان توێژینەوەیان لەسەر کراوە هەندێکیان تەواو شیاوە بۆ ئەوی بەکاربێنرێت ئەو قۆناغی تێپەڕاندووە بەڵێ هەندێک لە بەرهەمەکان توێژینەوەی لەسەر کراوە ساڵانێکە بڵین توێژینەوەی لەسرە ئێمە بەشەکەمان بەڕاستی لە 2005ەوە هەیە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلەیمانی و ساڵانە خەڵکی پێگەیاندووە بۆیە مامۆستاکانمان چ لە ناوخۆ چ لە دەرەوە توانیویانە توێژینەوە ئەنجام بدەن لە سەریان بەڵام دوو پرۆجەکتی تازەکەمان هێشتا توێژینەوەی تەواوەتیان لەسەر نەکراوە ئەویش مرەبای بەڕوەکەیە لەگەڵ شیرە خەستەکە وەکو توێژینەوە بەڵام وەکو فەحسی کوالتی وەکو پشکنینەکان بەڵێ بێگومان لە لای ئێمە چەند جیهازێک هەیە بەکارمان هێنا و دواتر نمایشمان کردو بە زۆر باشە دواتر پرسیارەوەت لێ یەکەم چۆن بە بازاڕی بکەن چۆن وای لێ بکەن بێتە بەرهەمێکی سەرەکی و بەرهەمی چۆن بڵێ بەرهەمێنانێکی گەورەی تیا بکرێ دواتر وەڵامی ئەوەم بەرەوە بەڕێز دکتۆر فەرزادی بەخێر بن بۆ سلێمانی ئەمڕۆ بەشداریتان لە پێشانگای کشت و کاڵ و پیشەسازی خۆراک کردووە ئەم بەشداریەتان چۆن دەبینن و بوونی ئەم پێشانگایانە چۆن دەبینن سەرەتا منیش ڕێز و سڵاوم هەیە لە خزمەتی بینەرانی ئەو پرۆگرامە زۆر بە شانازیەوە پێ خۆشحاڵم کە ئەمنیش وەکو نوێنەری زانکۆی کوردستان لە کوردستانی ئێرانەوە بە خزمەتان گەشتوین و زۆر خۆشحاڵم لەوەی کە دەبینم کوالیتی پێشانگاکە زۆر لەسەرە و لەوەی زیاتر خۆشحاڵم کە دەبینم زانکۆکان زۆر باش بەشدار بوون چۆن زانستی ئەوڕۆ ئەوەی پێویستە کە زانکۆکان لەگەڵ کۆمپانیاکان لە کناری یەک بن نەکو جیاواز بن چۆن زانستی ئەوڕۆ پێویستی بەوە هەیە کە خروجی زانکۆکان یانە ئەو شتێکە لە زانکۆ تۆژینەوە دەکرێت لەسەری لە نەهایەتدا لە مارکێتا خۆی نیشان بدات و ئێمەش بەس بە حاڵی خۆمان لەو پێشانگایە بەشدار بووین وەکەوە کە زانکۆی کوردستان بۆ خۆتان نازانم دەزانن یانە زانکۆکی بینورمەلەلە ئینتەرناشناڵە و ئێمە سنتەری تۆژینەوەی زۆرمان هەیە بە تایبەت لە کۆڵێجی کشت و کاڵەوە ئێمە سێدانە سنتەری جیاوازمان هەیە کە لەسەر شلیک و لەسەر ئاو لەسەر ڕووەکە دەرمانیەکان یاکوواتە گیا دەرمانیەکان یا گیاهانی داروی کار دەکەین و زۆربەی دانیشتوەکانمان هەم دانیشتوانی مەستێر هەم دانیشتوانی دکتۆرا و هەم دانیشتوانی پۆست دکتۆرامان هەیە کە لەسەر بەرنامەهایەکی ڕۆژی دنیا خەریکن تۆژینەوە دەکەن و بە خۆشحاڵیەوە ڕادەگەیەنین کە ئێمە میزبانی زۆربەی خوێندکارانی وڵاتانی دیکە بە تایبەت وڵاتی ئیقلیمی کوردستانیش هەین ئالان ئێمە زیاتر لە 500 خوێندکار لە دەرەوەی وڵاتی ئێران دێن بۆ زانکۆی کوردستان و لەوێ لە تۆژینەکانەوە بەشدارن ئێمەش زۆر پێمان خۆشەکە ئەو ئرتباتاتە زیاتر بێ لەگەڵ وڵاتانی دیکە بتوانین نەتاجی ئەو تاقیقاتە ئەو تۆژینانەوە پێکەوە لەسەری بەحس بکەین لەسەریان کار بکەین کە لە نەهایەدا بتوانین بەرهەمێکی باش بۆ وڵاتەکەمان بێنین بەڵ بەشداریتان لە ئەم پێشانگایە بە چه ئامانجێک و ئامانجتان چییە؟ وەڵا یەکەم ئامانجمان ناساندنی زیاتری زانکۆی کوردستان وەکو زانکۆیەکی ئینتەرناشناڵ لە وڵاتی ئێرانەوە بە عەزیزانەیە کە لەو پێشانگادا بەشدارن و ئامانجی دوومان ئێمە بەرهەمێکە هێناومانە بڕێک ئەرقامی ڕووەکە زراعیەکانمان هێناوە وەکو گەنم و نۆک و جۆ و چەندانێک گیای جەدید وەکو کینوا و کاملینا و ئەوانەمان هەیە کە لە پێشانگاکە عەرزەمان کردووە خەڵکی دێن دەیبینن زۆر باشیش لێمان ئیستیقبال کراوە زۆر باش دێن پرسیار دەکەن حتا جاری وا هەیە سیدیان ئەوێ بەزریان ئەوێ بۆ ئەو کە لە سلێمانی عێراق یاکو لە وڵاتی عێراق کشت و کار بکەن زۆر خۆشحاڵ بووم ئەو ڕووکە دیتم ئێمە زۆر جێگای کارمان هەیە کە لەگەڵ یەک ئەو ئرتباتاتە ببێ کە هەم ئێمە بتوانین لە بەرهەمەکانی وڵاتانی دیکە ئیسفادە بکەین هەم وڵاتانی تر بتوانن لە ئێمەش ئیسفادە بکەن و ئێمە ئەو بەرهەمانە کە هێناومانە زیاتریان ئەرقامێکن کە بۆ خۆمان لەسەرمان توێژینەوەمان کردووە یانە لە زانکۆ لەسەری کارمان کردووە تۆژینەمان ئەنجام داوە و زۆریان تایبەتن بە تایبەت لە ئەرقامی گەنم کە گیایکی زۆر گرینگە لە وڵاتی خۆمان ئێمە ئەرقاممان هەیە کە مەسەڵەن بۆ شاری سلێمانی یەک ڕقەمی بخصوص هەیە کە جیاواز دەتوانێت لە سلێمانیە کشت و کار بێ بەرهەمی چاکی بێ
هەشمانە مەسەڵەن ممکنە لە ئەقلیمێکی وەکو شارە زۆر یا وەکو جێگای وەکو بەغداد وەکو نازانم جێگایتر یعنی بەستە بە ئەوە کە ئەقلیمەکە و کەشەکە چۆن بێت ئێمە دەتوانین ڕقم و واریەتیان پێ بناسێنین و زیاتریش کار بکەین و وڵاتی کوردستانی ئێرانیش ئەو جۆرواجۆری کەش و ئەقلیمەی زۆرە یعنی ئێمە لە کوردستانی ئێرانیش هەر ئەقلیمی گەرممان هەیە ئەقلیمی سەردمان هەیە تایبەت بە ئەو ئەقلیمانە ئێمە واریەتە و ڕقمی جۆراجۆرمان هەیە زۆر باش. و من ئەو ڕۆ تێگەشتم کە زۆربەی ئەوانە دەتوانن هەر لە ئەقلیمی عێراقیشە بەکاربێن و اشتراکاتیان هەبێ. زۆر باشە. دواتر پرسیاری ئەوە لێ یەکەم تا چەند پەیوەندیتان لەگەڵ توێژەرانی هەرێمی کوردستانە هەیە و تا چەند توێژنەوەی مەدانیتان کردووە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بنەتۆیەک بەرهەمبێنن کە لەو ناوچانە بۆ جۆرەی کەوتە ئیش بکە. کاک حسێن باسی ئەوەمان بۆ بکە ئەم پێشانگایانە کە لە ماوەی 2 هەفتەیە بینین 3 پێشانگای جۆر بە جۆر هەر لە مۆڵە بەڕێوە چووە. ئەم پێشانگایانە تا چەند دەتوانێت سلێمانی بکاتە ناوەندێکی گرنگی پیشەسازی و بە تایبەت پیشەسازی خۆراک و کشت و کاڵ. بەڵێ تەوان پێشانگای نێودەوڵەتی بۆ خۆی یەکێکە لەو دەواازانە یا یەکێکە لەو هۆکارانەی کە زیاتر ئەو شارە ببەستێتەوە بە نەکەر ناوخۆی عێراقەوە بەڵکو و وڵاتانی دەریشەوە. بۆیە بەڕاستی چەند گرنگی پێ بدرێ ئەوە جگەلەوەی کە هەموو ئەو کۆمپانیا و پرۆژە و کارگانی لێرە هەن لە ئامانجەکانی خۆیان ناساندنێکی ئەم شارەیە زیاتر بە دەرەوەی کوردستان و عێراقیش یعنی ئەچێتە هەموو جۆرێک لە پێشانگا نەخشەیەکی هەیە مەسەلەن نەخشەی پێشانگای کتێب ئەوانی کە لە بواری کتێبە کارەکەن ئەزانن کە لە چ مانگێکا چ پێشانگایەکی لە فلان وڵات لە فلان وڵات لە فلان وڵات بۆیە پێشانگای کشت و کاڵیش بە هەمان شێوە کە هەمان با بڵێن کاریگەری هەیە لەسەرەوەی کە تۆ لە ڕێگەی ئەم پێشانگایەوە زیاتر خەڵک بێنی بۆ وڵاتەکەی خۆت و دڵنیام ینی ئەمڕۆ مەسەلەن بۆ نمونە نوێنەری قونسوڵی کۆریەکان هاتبوو سینیەکان هاتبوو مەسلە زۆر ئەوانە دڵنیام ئەمانە بۆ خۆی هەمووی کاریگەری ئەبێ بۆ داهاتوو ڕەنگە ساڵێکی ترەگەر پێشانگایکی تر بکەیتەوە کۆمەڵی هەنگاوی تر بچیتە پێشەوە لەم بوارانە بۆیە ینی ئەم پێشانگایانە وە بەردەوامیان پێیان کاریگەریکی زۆر گەورەی هەیە لەسەر کرانەوەی ئابووری ئەو شارە نەک هەر ئابووری بەرکو لە ڕووی کللتوریشەوە بۆ ناساندنی ئەم شارە بە وڵاتانی دەرەوە. زۆر باشە باست لە گرنگی پێشانگاکە کرد پاڵپشتیەکان بە تایبەت پاڵپشتی حکوومەت هەردوو حکوومەتی عێراق هەرێمی کوردستان بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی چۆنن ئایا لە ئاستی تمۆحی ئێوەیان بۆی زیاتر گەشە بە کارەکان تام بدەن؟ ڕەنگە تمۆحی ئێمە زۆر گەورەتر بێلەوە بەڵام زۆر باش بوو ینی ئەوە جگەلەوەی کە ژمارەیەک کۆلێج و ژمارەیەک فەرمانگەی با بڵێن حکوومەتی هەرێم لێرە بەشداریان هەیە بە خۆشحاڵیەوە ینی ژمارەیەک فەرمانگەی وەزارەتی کشت و کاڵی عێراقیش ینی لێرە بوونیان هەیە و ژمارەیەک بەرپرسی عێراق هاتوونە تێرەوە شوێنی تایبەتیان هەیە وەکو وەزارەتی کشت و کاڵ و لیژنەی تایبەتی لە پێشانگای نێودەوڵەتی بەغدا لێرە بوونیان هەیە ئەمانە جگەلەوەی کە لە وەزارەتی خوێندنی باڵای عێراق ینی بە هەمان شێوە وەفدیان هاتووە بۆ سەردانی ئەم پێشانگایە ئەمانە هەمووی کاریگەری ئەرێنی ئەبێ نەکە لە ڕووی ئابوووریەوە بەڵکو لە ڕێگەی دروستکردنی پەیوەندی زیاتری یعنی پەیوەندی زانستیانە بۆ کەرتی کشت و کاڵ لە بینی هەموو دام و دەستگا پەیوەندیدارەکان هەر پەیوەست بە دوایین دێڕی خۆت ئەمێ پرسیاری ئەوت لێ بکەم هەردوو بەڕێزان کاک دکتۆر فەرزادی لەگەڵ مامۆستانوە کەسانی ئەکادیمین لێرە بەشدارن ئامانجتان چییە کە بەشێک یاخود ریزێک لە ئەو شوێنەی کە لێرە نمایشی کارەکانیان دەکەن خەڵکانی ئەکادیمین واروەها ناوەندە ئەکادیمیەکانن بۆچی لێرە بەشداریتان پێکردو؟ خۆی کاک پشتیوان ئێمە کە پلانی ئەم پێشانگایمان دانا یعنی پلانەکەمان وا بوو کە هەموو کایەکانی کشت و کاڵ لێرە بوونیان هەبێ یەکێک لەوانە کەسانی ئەکادیمیە
کەسانی ئەکادیمیە ینی بە خۆشحاڵیەوە ئەمە بوونی کۆلێجەکان ئەوە جگەلەوەی کە ئەمە لێرە ینی ڕۆژانە ژمارەیەک پەنێڵی زانستی لە ناو هۆڵی کۆنفرانسی ناو پێشانگا بەڕێوە ئەڕوا لەلایەن کۆلێجە پەیوەندیدارەکانەوە ینی ئەوە بۆیە ینی تۆ کاتێک پەیوەندیەکە دروست کرد لەگەڵ بنەما زانستیەکان و لەگەڵ فەلاح و لەگەڵ فەرمانگە خزمەت گوزاریەکان بێگومان تۆ توانی بە زیاتر بە زانستیانە کارەکان بکەی و بنەمایەکی بتەویانە بێ. ئەم پرسیارم وەکو پێشانگاکە وەڵامم مەدەرەوە وەکو شارەزایەکی کشتتوکاڵ کە ئەزممونێکی دوور و درێژ لە بوارەکەیە هەیە تا چەند بە فعلی سوود لە توێژینەوەی کەسانی ئەکادیمی بینراوە بۆ بەرەو پێشبردننی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. من بە خۆشحاڵی وڵم ینی بە تایبەتی لەم ساڵانەی دواییە زۆر توێژینەوە ئەکرێ لەسەر بابەتەکان ینی لە ناو فەرمانگاکانەوە پەیوەندیەکی تا ڕادەیەک باش لە بینی فەرمانگە کشتتوکاڵیەکان لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکان هەیە ینی پەیوەندیکی باشەیە ئەوەی زیاتریش کە دڵخۆشمانەکە ژمارەیەک جووتیارمان هەیە کە من بۆ خۆم پیان ئەڵێم جووتیاری سەرکردە هەندێک بە ناوی جووتیاری نمونەی باسیەکە من پیان ئەڵێم جووتیاری سەرکردە ئەم جووتیارە سەرکردانە ینی بەشێکیان بە شێوەی توێژینەوە کارەکانیانەکەن وە پەیوەندیکی باشیان هەیە لەگەڵ ناوەندەکانی توێژینەوە لەگەڵ فەرمانگە کشتتوکاڵەکان و لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکان لەگەڵ کۆلێج و پەیمانگاکان ئەمان هەمووی جێگەی دڵخۆشن بەڵام ئومێدی ئێمە زۆر لەوە گەورەترە و بە خۆشحاڵیەوە ئێمە یەکێک لەو جووتیارانی کە لێرە کاک شێخ جەمالی کربچنە یەکێکە لەو جووتیارانی کە لە لایەن زانکۆیەکی هۆڵندیەوە دەستنیشان کراوەکو سیانزە جووتیار کە لەسەر نەخشەکە دیاری کراوە کوردستانی کێکە لەو شوێنانی کە جووتیارێکی تیاڵ بژێراوە کە بە زانستیانە هەمانە ینی جووتیاری تریشمان هەیە کە بەم شێوانە ئەمانە هەمووی خاڵی ئەرێنین بۆ کەرتی کشتتوکاڵ کە بیکەین بە بنەمایەک بۆ ئەوەی کاری زیاتی لەسەر بکەین. زۆر باشە دواتر پرسیاری ئەوت لێ یەکەم کە لە پلانی کشتتوکاڵی کە پلانی کورتمەودا و مامناوەند و درێژخایەن هەیە تا چەند گرنگە سوود لە کەسانی ئەکادیمی ببینرێت. مامۆستا نووا باسێکی ئەو بەرهەمانەت بۆ کردین پێت ناساندین ئەتانەوێن بەرهەمانە ببێتە بەرهەمێکی سەرەکی لە هەرێمی کوردستان و بچێتە قۆناغی بازرگانی کردنەوە ئەگەر ئەمەتان ئەوێت چۆن هەنگاوتان بۆ ناوە؟ بەڵێ خۆی کاک پشتیوان کاری مامۆسای زانکۆ لەم بەشەدا و لە زۆرینەی بەشەکانی تریشە ئەوەیە کە خوێندکار پێ بگەێنێت لە ڕووە زانستیەکەوە چۆن بەرهەمەکان دروست بکات. دواتر کە بڵین ئەبنە دەرچووی بەشەکە زۆر گرنگە حکومەت پاڵپشتیان بێت پاڵپشتی کارگەکان بکات ئەو کەسانی کە بیرۆکەیان هەیە هەم لە ڕووی گرنگی پێدان لە ڕووی مادی هەم لە ڕووی گوێگرتن لیان لە بیرۆکەکانیان ئەمە زۆر گرنگە بەڕاستی. خاڵێکی تر کە یعنی ئەو بڵین لایەنەی کە پەیوەندی هەیە بەم بەشانەوە وەزارەتی خوێندنی باڵا خۆشبەختانە هەلێکی باشی ڕەخساندووە بۆ ئەم بەشانە بەڵام ئەگەر بتوانێت گرنگێکی زیاتر بات بە تایبەتی بە بەشی زانستی خۆراک لەبەرەوەی هەروەکو پێشتر باسم کرد لە ئێستا خەڵک زۆر هۆشیارە یعنی بەدوای ئەو بەرهەمانەیە ئەگەڕێن کە زیاتر خۆماڵین لەبەرەوەی مشتومڕێک هەیە هەمومان ئەزانین کە باز لە نەخۆشی ئەکرێت ساڵانە داتاکان بڵاو ئەکرێتەوە وێ زۆر گرنگە وەزارەتی خوێندنی باڵا گرنگی بدات بە بەشی زانستی خۆراک و کۆنتترۆلی جۆری. ئەمە خاڵێکی تر باوەڕ بکە کاک پشتیوان ئەم بەرهەمانی کە ئەیبینی لە ماوەی 4 ڕۆژە دروست کراوە بە هاوکاری مامۆستا دڵسۆزەکان هەمومان دابەش بووین بە چەند تیمێک بە کۆمەڵێک ئامێری سەرەتایی ئەگەر بێت و ئێمە وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ئاستی وەزارەت یاخود لەسەر ئاستی زانکۆکەمان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی گرنگێکی زیاتری پێبیرێت بێگومان بەرهەمی زیاترمانە بێت ئەگەر لە 4 ڕۆژە ئەوە دروست بکرێت دواتر آخر ئەبێت چی لێبێت و ئەبێتە داهاتێکیش هەم بۆ زانکۆ هەم بۆ وەزارەتی تا چەند لە کوالیتیان ئەوەندە متمانەت هەیە کە بە کەڵکیەوە بێن ئەگەر وەبەرهێنێک لێرە بێت بتوانێت بێ پارەکەی بخاتەوەی شەوە بەرێنانی چاپکە و بەرەمەکان زیاد بکە. بەڵێ کاک پشتیوان ئێمە کاتێک وتم دوو بەرهەممان هەیە تا ئێستا توێژینەوەمان بە تەواوەتی لەسەر نەکردووە بەڵام تەواوی بەرهەمەکانی تر توێژینەوەی لەسەر کراوە هەر کۆمپانیایەک هەر بڵین کارگەیەک بیەوێت کۆنتاکت لەگەڵ بەشی زانستی خۆراکە بکات بۆ نا ئێمە خریجمان هەیە یعنی دەرچوومان هەیە
پار دەرچووە ئەم ساڵ لە گەورەترین کارگە وەرگیراوە لە کارگەی نێودەوڵەتیش وەرگیراوە ئێستا ناتوانین ناوەکانیان بڵین لە بەرەوەی و تایبەتە بە خۆیان بەڵام بەڕاستی دەورێکی باڵایان هەیە و دەتوانن یعنی ئەو شتا ئاساییە بەنسبەتی ئەو متمانەیەش ئێمە هەر پرۆجێکتێک کە ئێخینە بازاڕەوە لە پێشانگایەکە بێیان لە فستیڤالێکا بێت بێگومان خوێندکارەکانمان فێرەکەین کە پشکنینی تایبەتی بۆ بکەن خۆمان تێستیەکەین چکە چەندها جۆر تێست هەیە بەپی بەرهەمەکانی شەگۆڕێت و دواتر دەیخینە کۆلێجە تەکنیکیەکان و زانکۆکانی پۆلیتەکنیک ڕەنگە زیاتر ڕۆڵیان هەبێ لەوەی کە خەڵکێکی پیشەیی بەرهەم بێنن و بخەنە بازاڕ تا چەند ئیشتان بۆ ئەمە کردووە تا چەند وەڵامی ئۆشمان بەرەوە تا چەند گەنجانی هەرێمی کوردستان توانا و بەهرەی ئەوەیان تایە داهێنان بکەن. بەڵێ کاک پشتیوان زۆر گرنگە خاوەن کارگەکان وتمان کارگەکان لەم ساڵانەی دواییە یعنی خۆشبەختانە زۆر بوون بە تایبەتی لە منتیقەی بڵین پارێزگای هەڵەبجە زۆر گرنگە متمانیان بە گەنجانی کوردستان بێت بۆ کارەکانیان یعنی شێکی باشە کە پشتە بەستن بە ستافە بیانیەکان ئەمە ئەوان ئەزمونێکیان هەیە لە وڵاتی خۆیانە بەڵام شان بەشانی ئەوان ئێمەش گەنجمان هەیە کە بە شێوازێکی ئەکادیمی و زانستی بەرهەمهێنراون بۆ مەدانەکان ئامادەکراون ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئەکەوێتەوە سەر خاوەن کارگەکان من لێرە و داوایان لێکم بەڕاستی یعنی متمانیان پێیان هەبێت لەبەرەوەی لەسەر دەستی کۆمەڵێک پرۆفیسۆر و دکتۆر و بڵین مامۆستا یاریدەدەر و دواتریشکە بڵین پلەکانی ترکە لە زانکۆیان هەیە خوێندکار بەرهەمهێنراوە ئێمە وەکو بەشی زانستی خۆراک و کۆنتترۆلی جۆری ساڵانە کۆمەڵێک خوێندکار پێ ئەگەێنین و دەورێکی باڵایان هەیە لە کۆمەلگایە توانیویانە کوالیتی کۆنتترۆل ینی دابمەزرێنن توانیویانە لە کارگەکانە ببنە بەڕێوبەر هەیەە پرۆجێکتی تایبەت بەخۆی هەیە و دەیەوێ بیکا بە بڕاند ئەمانە هەمووی سوودی هەیە بۆ کۆمەلگا و هەم بۆ کەسەکان بۆ خوێندکارەکانمان هەمیش بۆ کۆمەلگا زۆر باشە سیدیسیەکان ڕۆڵیان چییە؟ ئایا توانیویانە بازاڕی گونجاو دۆزنەوە بۆ ئەو خوێندکارانەی کە بەهرەیان تایە ئەوانی بەردەستی تۆ بەرهەمێنن؟ بەڵێ ئەمە تقریبا نزیکی 2 ساڵە بێت زانکۆی پۆلیتەکنیکی سلەیمانی کار لەسەر ئەو پرۆژەیە دەکات بەڕاستی ئێمە خوێندکارەکانمان لە قۆناغی سێە خولیان هەیە خولی هاوینەیان هەیە ئەو خوێندکارانەی کە پێیان خۆشە بچنە ناو کەرتە تایبەتەکانەوە پەیوەندیەکەن بە سنتەری CDC ئەوانەشی کە پێیان خۆشە لە کەرتە حکومیەکانە ئیش بکەن وەکو خولەکە ئێمە هەلیا ینی ئاستەنگیەکانیان بۆ لە ئابین و دەتوانن ڕۆڵی خۆیان هەبێت یعنی لە هەردوو لە خوێندکارەکانمان سوودمەندن. زۆر باشە. دکتۆر فەرزادی سەبارەت بە پەیوەندی ئێوە لەگەڵ توێژەرەکانی هەرێمی کوردستان لە چ ئاستێکایە و چیتان کردووە کە توێژینەوەی مەیدانی بکەن بۆ ئەو خاکەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بنەتۆ و بە گونجاوی بۆ هەر ناوچەیەک بەرهەم بێنن؟ بەڵێ وەڵا ئێمە هەتاکو ئێستا میزبانی چەند خوێندکار و تەڵەبە لە ئەقلیمی کوردستان بووین لە وڵاتی ئێران لە زانکۆی کوردستان و توێژینەکانمان لەو حەدەدا بووە کە ئەوان تەڵەبیان ناردوو بۆ زانکۆی کوردستان و زانکۆی کوردستان لەگەڵ چەند زانکۆی هەرێمی کوردستان وەکو زانکۆی سلێمانیە زانکۆی پۆلیتەکنیک و هەروە زانکۆی حەڵەبچە پێم وایە پەیوەندیان هەیە و هەرم ئەوان بۆ ئێران هاتوون هەم ئێمە بۆ عێراق هاتوین و لەسەر ئەو بابەتانەی کە دەتوانین پێکەوە کار بکەین کار کراوە بەڵام ئێستا بە تایبەت من پێتان بڵێمەوە کە توژینەکان ژماریان چەندە کە چەند ژمار تۆژینەوەی مشتەرە کارکراوە بەداخەوە ئێستا عادەتەکەم پێ نییە کە پێتان بڵێم بەڵام هەیە بڵێ هەیەوە ئێمە وەکو زانکۆی کوردستان زۆر پێمان خۆشە کە ئەو پەیوەندیانە زۆرتر بن و زیاتر ئێمە بتوانین لەگەڵ یەک لەسەر بەحس و بابەتی کشت و کاڵ کاری بکەین کە واتە ئێمە هەرچێک بتوانین شت نیشان بدەین ئەوەندە زیاتری دەتوانین شت فێر بین ئەنە ئەوەندەی کە ئێمە دەتوانین شت پیشانی مەسەڵەن زانکۆکانی عێراق بکەین ئەوەندە ئێمە زیاتر لەوەندە ئێمە دەتوانین شتیان لێوە فێر بین و ئەو پەیوەندی دەبێت بەوە کە ئەو زانست و بیرە لە بابەتی کشت و کاڵەوە پوختەتر بێ زیاتر گەورەتر بێتەوە یعنی نەتاجەکەی زۆرتر باشتر ببێت و ئێمەش ئالان لە زانکۆی کوردستان لە کۆڵژی کشت و کاڵەوە بە تایبەت زیاتر لە 1000 خوێندکارمان هەیە زیاتر لە 70 دانە مامۆسای زانکۆمان هەیە لە کۆڵژی کشت و کاڵ فقط کە زۆربەیان مامۆستایەکی بینالمللی ئینتەرناشناڵن چەند کەسیان پلەی 1% ساینتیستهای بەرتەری دنیایان هەیە
و زۆر باش کار دەکەن ئالان ئێمە تەڵەبەی دکتۆرامان هەیە پۆست دکتۆرامان هەیە تەڵەبەی ماستەرمان هەیە لە بواری جۆرواجۆرەوە و زۆربەیشیان لە وڵاتی عێراقەوە هاتوون بۆ لامان و ئێمە پێمان خۆشەکە ئەو پەیوەندیە زۆرتر بێ. زۆر باشە تا چەند گرنگە وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتە معنیەکان گرنگی بە کەسانی ئەکادیمی توێژینەوەکانیان بدەن بۆ پێشخستنی کەرتی کشت و کاڵ بە تایبەت. والله ئالان ئەگەر ئێوە چاو لە وڵاتانی زۆر پێشڕۆ پیشرفتەی دنیا بکەن وەکو وڵاتانی ئوروپایە وڵاتانی کە بابەتی کشت و کاڵەوە زۆر پیشڕۆن جوان تێدەگەین کە هەر وڵاتێک کە توانوێتی اعتماد بە زانکۆکان بکە اعتماد بە تۆژۆینەوە بکە قەتعەن لە نەتاجا دیوێتی یانێ بەرهەمەکانیان زیاتر لە مارکێتا خۆی باشتر نیشانداوە ئێمەش وەکو ئەرکێک لەسەر شانمانە کە دەبێ هەڵگەڕینەوە بۆ توێژینەوە هەڵگەڕینەوە بۆ ئەو مەسیرەی کە بە توێژینەوە بتوانین مارکێت وەڕێ بخەین نەکو مارکێت مەسیری خۆی بڕوا و زانکۆ مەسیری خۆی بڕوا ئەوە بە هیچ ناگات و بە نظری من پێشانگاکی وەکو ئەو پێشانگایە پێشانگاهایکی جۆروا جۆرتر دەتوانێت ئەو پەیوەندیە زیاتر بکات و ئێمە بەتایبەت من ئەوڕۆ لە پێشانگاکە بە شانازیەوە میوانداری زۆربەی لە زانکۆکانی عێراق بووم وەکو زانکۆی سلێمانی وەکو زانکۆی حەڵەبجا وەکو دیکەی زانکۆکان و حتا وەک ناوەندی تۆژینەوەی سیت پرۆداکشن ئەگەر ئیشتبام نەکردبێ ئەگەر هەڵام نەکردبێ لە سلێمانیە زۆر بەیان هاتن بۆ لامان و زۆربیان ژمارەیان لێمەگرت ئێمە ژمارەماندا پەیوەندیمان زۆرتر بێەوە حتمما لە داهاتوودا زیاتر بێکەوە کار دەکەین وەزیری پێم وایە کاک حەسەن وەزیری کشاوەرزی بوو کە بازدیدی لە غورفەکەی ئێمەشەوە کرد و قەوڵی پێماندا کە حتا هەرێکمان بێ کۆبوونەوەیکمان ببێت وە سبارەت بە ئەو پەیوەندیانە پەیوەندی زانکۆ لەگەڵ واتە لەو خاڵەیە پێشانگاکە ئیشی خۆی کردووە کە پەیوەندێکە دروست باشە لە زاری تۆ وەکو کەسێکی ئەکادیمی کەش و هەوا واروها خاکی هەرێمی کوردستان چۆن نەبینی لە ڕووی کشت و کاڵەوە؟ وەڵام من حقیقەتەن ئەگەر ڕاستی بڵێم زۆر شارەزانیم چۆن من زۆری نەهاتوم ئەو وڵاتە ببینم کە بزانم مەسەڵەن سبارەت بە کەش و خاکوچیە باسی کوردستانی بەڵام بڵێن ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران ئێمە پۆتانسیڵێکی زۆر باشمان هەیە بۆ کشت و کاڵ هەم لە بواری خاکەوە هەم لە بواری ئاوەوە هەم لە بواری کەش و هەواوە و کوردستانی ئێران یەکێ لە چۆن بڵێم بکە لە قوتبهای کشاوەرزی وڵاتی ئێرانە ئەگەر وڵاتی هەرێمی کوردستانی عێراقیش هەر وەکو کوردستانی ئێران لە نظر کەش و هەوا وا بێت قەتعەن ئەو پۆتانسیڵە وەکو یەکوا دەتان خۆیان نیشان بدەن ئێمە لە کوردستانی لە ئێران لە وڵاتی ئێران ئێمە زیاتر لە 1 ملیۆن هکتار زەوینی زراعیمان فقط لە وڵاتی کوردستان لە پارێزگای کوردستان هەیە و زیاتر لە 7% کشت و کاڵی بەرهەم کشتە کاڵەکانی ئێران لە وڵاتی کوردستان جێبەجێ دەبێت خاکێکی دەوڵەمەند خاکی لە خاکە دەوڵەمەندە لە ئاوا دەوڵەمەندەوە لە کەش و هەواشتا هەر بازم دەوڵەمەندە بەڵام زۆر شارەزانیم کە بزانم هەرێمی کوردستان جۆراجۆری کوردستان بە گشتی خاکێکی دەوڵەمەندی هەیە و ئێستا کاک حسێن باسی هەرێمی کوردستانیشمان بۆوەکە بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارەم بیتەوە بۆ پلانە کورتخایان و مامناوەند و درێژخایانەکان تا چەند گرنگە سوود لە توێژینەوەکانی ئەکادیمیەکان بینی باسێکی خاکی هەرێمی کوردستانمان بۆ بکە و کەش و هەوا و ژینگەکەی بۆ کشت و کاڵ چۆنە؟ بەڵێ تەمان کوردستان یەکێک لە خاڵە ئەرێنیەکان بۆ کشت و کاڵ ئەوەیە کە تۆ ژینگەی جیاوازت هەبێ ئێمە ژینگەی جیاوازمانەیە بە خۆشحاڵیەوە گەرمیانمان خۆی با بڵێن ئەکرێ بە 3 بەشەوە لە ڕووی هینەوە خاکەکرێ بە تقریبان بە 8 جۆرەوە لە ڕووی با بڵێن باران و نیسبەی بارانی شەوەکرێ بە 3 جۆرەوە ئەو مەناطقانی کە مناطقی مسۆگەریان پێڵێن کە لە 400 ملیم زیاتر بارانەبارێ و هەندێکیان نیمچە مسۆگەرە لە 200 بەرەو 400 و ئەوتیش نامسۆگەرە لە خواری ئەوە ئێمە کەشی ساردمانەیە کەشی مامناوەندمانەیە کەشی گەرممانەیە تا گەرمیان تا کوێستانمانەیە بەڵێ گەرمیان هەموو کەشەکانمان هەیە بۆیە بەرهەمی جیاوازمانەیە ئەمە یەکێکە لە خاڵە ئەرێنەکان بۆ کەرتی کشت و کاڵ کە ئێمە لە هەموو بوارەکان ئەتوانین کشت و کاڵ بکەین بۆ نمونە
ئێستا بە حکمیەوەی منطقەی گەرمیان کە گەرمیان ناوی خۆی بەخۆیەوەتی ئێستا بە خۆشحاڵیەوە یعنی هەندێک لە ناوچە زۆر بە جددی دەستیان کردووە بە احتیمامدان بە چاندنی با بڵێن بەرهەمێنانی خورما کە پێشووتر ئەمە نەبووە یعنی ئێستا چەند جوتیارێک هەیە کە لە بیرم دێ لە ساڵانی 90ەکان و لە سەرەتای 2000ەکانیشە ئەگەر بمانویستە فەسیلەیەک ینی چۆنەڵی نەماکی خورما بێنین ئەبواە پەنامانە بردە بەر وەسەڵ و ناوەڕاست و خواروی عێراق بەڵام ئێستا جوتیار هەیە بۆ خۆی ئەمە ئینتاجەکە بە هەزاران نەمامی هەیە کە جگە لە باخەکەی خۆی ئەیدا بە خەڵکی تریش ینی ئەمە بۆ نمونە کە باسی ئەواکەم خاکمان هەیە مەسەرەن دەشتاییمان هەیە کە زۆر گونجاوە بۆ گەنم و دەغڵ و دان و ئەوانە بەر شوێنە ساردەکانمان هەیە کە بۆ بەرهەمی میوە و ئەو شتانە مەناطقمان هەیە زیاتر بۆ بەرهەمی پەتاتە و ئەمانە ینی لە هەموو جۆرەکان ئێمە هەمانە کەشێکی دەوڵەمەندمان هەیە سە مەناطق هەنێ مەناطقەیە پێڵە مەناطقی استیوایی کە لە ساڵ 12 مانگ یەک وەرزی هەیە بەڵام ئێمە 4 وەرزمان هەیە وجگە لەوانش لەبەرەوە بۆیە خاچی کشت و کاڵوە کەش و هەواکەی زۆر گونجاوە بۆ هەموو بوارەکانی زۆر باشە باسێکی پشتبەستن بە کەسانی ئەکادیمیمان بۆ بکە لە پلانی کشت و کاڵیە تا چەند گرنگە پشت بەوان بەسرێت خۆی ئەوە تەواوکەری یەکترە ینی کشت و کاڵ بەبێ با بڵین زانستەکە چێ نوێنەرایەتیەکە خەڵکە ئەکادیمیستەکان نوێنەرایەتیەکەن بۆیە ئەمە تەواوکەری یەکترن بەبێ بوونی ئەم دوانە و بوونی پەیوەندیەکی پتە و ئێمە ناتوانین ینی بە شێوەیەکی زانستیانە کشت و کاڵی خۆمان بکەین ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ئێستا گۆڕانی کەشوهەوایەکێکە لەو دیاردانەی کە با بڵێن ڕووی کردووەتە جیهان و جیهانی گیرۆدە کردووە یەکێک لەو چارەساریانەیە کە دانراوە لەلایەن زانایانی ئەو بوارانە خۆ گونجاندنە ئێمە چۆن بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ گۆڕانەکانی کەشوهەوا بە خۆشحاڵیەوە یعنی ئێستا لە بەشێک لە فەرمانگەکانی توێژینەوە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان پەنایان بردووەتە بەر ئەوەی کە بە پێی ئەو ڕادەی بارانبارینە بە پێی پلەی گەرمی ئەوان جۆرە گەنمێک بەرهەم بێنن کە بگونجێ لەگەڵ ئەو ناوچانە چەندین جۆر یان با بڵین تەرزی لەو جۆرەیان بەرهەمهێناوە بێگومان ئەمە زانستەکە ئەگەر زانستەکە بنەمایەکی نەبێ ناتوانێت ئەم کارانە بکەم بۆیە زۆر گرنگە و ئەو پەیوەندیانە بەردەوام زیاتر بێ و توێژینەوە ببێ بە بنەما بۆ هەموو کارکردنێک ینی خەڵکی ئێمە بە عشوایی ئیش نەکە بەداخەوە تا ئێستش هەیە ینی بۆ نمونە پشکنینی خاک یەکێک لەوانەیە کە زۆر گرنگە کە کاتێک جوتیارێک پرۆژەیەک دروستەکە پێش هەموو شتێک بچێ پشکنینی خاکەکە بکە بزانە ئەم خاکە تا چەند ئەو با بڵێن مەوادە کانزاییانەی تایە کە پێویستە بڵێن بۆ ئەو بەرهەمە وە لە ڕووی جۆری خاکەکەەوە خاکەیە بۆ کشت و کاڵەشێ خاکەیە بۆ با بڵێن داری میوە و هەنێکەیە بۆ داری تەنا بۆ دارستان ئەوانە بێ بۆی ئەمانە زۆر گرنگە بنەما زانستیانە زۆر گرنگە کە ئێمە احتیمادی بکەینە سەر وەکو ژێرخانێک بۆ کەرتی کشت و کاڵ زۆر باشە مامۆستانوە ئەو بەرهەمانی کە خوێندکارەکانی خۆتانی لەسەر ڕادێنن بەرهەمی کشت و کاڵی بەرهەم بێنن کە ئەو نمونانت پیشانداین تا چەند پشتان بەوە بەستووە ئەو مەوادە خامەی بەکاری هێنن بەرهەمی ناوخۆ بێت بەڵێ ئەوە ویستم وەکو تاواوکەرێک بۆ قسەکانی بەڕێز کاک حسێن یەکێک لەو شتانەی کە جێگەی خۆشحاڵیە بۆ کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان کە خاکی هەرێمی کوردستانیشێکە لەو خاکانەی کە لە تەواوی وڵاتانە گرنگی تایبەتی پێیرێت توێژنەوەی لە سەرەکرێت لەبەرەوەی هەتا ئێستا هەم لە ناوخۆشە مامۆسانی زانکۆ و گرنگی تایبەتیان پیاوە لە ڕووی توێژینەوە لەبەرەوەی لە ڕووی بەهای خۆراکیەوە لەگەڵ ئەوەیە کە گۆڕانی کەش و هەوا هەیە لەگەڵ ئەوەیە کە پلەی گەرمی زۆر بەرز بۆتەوە بەڵام سوپاس بخوا تا ئێستا بەهای خۆراکی لەدەست نەیاوە بۆیە ئەو بەرهەمانەشی کە لێوەی دروستە بن وەکو بڵین لایەنە ڕووەکی و بڵین ئاژەڵەکان کە مەسەڵەن شتی ڕووەکی لێ ئەخۆن و دواتر شیر و بەرهەمەکانی گۆشت و شتی لێ دروستە بێت لە ئاژەڵەکەیە ئەوانیش بەتەن دروست بەخێوەکرێن ئەگەر بێت و لەژێر دەستی کەسانی پسپۆڕە چاودێری بکرێن بۆیە ئێمە لەو ڕۆوە گرنگیمانیاوە بە بەرهەمی خۆماڵی بە تایبەتی لەبەرەوەی کۆلێژەکەی ئێمە کۆلێژی تەکنیکی هەڵەبجە ڕاستە سەربەزانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە بەڵام لە هەڵەبجەیە بۆیە بەشی زانستی خۆراک هەوڵیاوە پشت بە بەرهەمە خۆماڵیەکانی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و دەوروبەری ببەستێت تەنانەت ئەم شیرانە کە پەنیرەکانی لێ دروست کراوە
هەر لە شیری ئەو چواردەورەی جامیژویستم پرسیارەوەت لێ بکەم دەوڵەمەندی سامانی ئاژەڵ واروها کشت و کاڵ لە هەڵەبجەیە کە خاکیشی دەوڵەمەنی هەیە تا چەند گرنگە خەڵکانی ئەکادمی پشتی پێ بەستن و توێژنەوەی لەسەر بکەن. بەڵێ لەو ڕۆ زۆر گرنگە لەبەرەوەی ئەوە هەلێکی باشە بۆ مامۆسایانی زانکۆ بۆ خوێندکاران هەتوا بتوانن پرۆجێکتی باشیان هەبێت و ئێمە وەکو مامۆسایانی زانکۆ توێژینەوەی لەسەر بکەین خوێندکاریش بەرهەمی لێ دروست بکات. بەنسبەتی کارگەکانی شەوە کە خۆشبەختانە ئێستا پارێزگای هەڵەبجە و کارگەی لێ دەکرێتەوە و لی کراوەتەوە و گرنگی زیاتری پێدەدرێت ئەمە جێگەی خۆشحاڵیە هەم بۆ دەرچووەکانی ئێمە هەم بۆ هەرێم کۆمەڵانی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان کە بتوانن پشت بە بەرهەمە ناوخۆیەکان ببەستن و متمانەیان بۆ بگەڕێتەوە. زۆر باشە کاک دکتۆر باسێکی ئەوەمان بۆ بکە تا چەند گرنگە پشت بە تەکنەلۆژیای نوێ ببیندرێت لە بەرهەمهێنانی کشت و کاڵیە و پیشەسازی خۆراکە بەس بە کورتی. والله ئەوە زۆر گرینگە من زۆر پێم خۆش بوو لەو پیشانگایەدا بڕێک لە غورفەکان لەوانە ببینین کە واتە بڕێک کەمتر لەوانە دیارە چون دنیای ئەوڕۆ دنیای واتاوەکو هوشی مەسنوعی کە ئێستا هاتووە و یا باسی ئینتەرنێتی ئەشیا کە دەکەن ئەوانە لە ئایندەی زۆر نزیکتا نە زۆر دوور لە ئایندەی زۆر نزیکتا یعنی تەواوی مەباحەسی تۆژینەوە حتا کشت و کاڵ بە خۆیان هەنەگرن لەبەر خاترەوە زۆر زۆر گرینگە کە ئێمە بە تەکنۆلۆژی هەڵگەڕینەوە وڵاتانێک کە لەوانە لە پێشن لە بەرهەم و کشت و کاڵەکانیشدا هەر لە پێشن و ئێمەش وا دیارە زیاتر احتیاجمان بەوە هەیە کە لەوانەوە کەڵکۆر بگرین بۆ بەرهەمەکانمان یا هەتا بۆ توێژینەوەکان بەو سرعەتەوە کە ئالان خەریکە تەکنۆلۆژیەکان ڕۆشت دەکەن ئێمە ئەگەر درەنگ بژوڵێنەوە یانە درەنگ بۆ بیر ئەوە کەوین کە لەو تەکنۆلۆژیانە کەڵکوەر بگرین حتمما وە دواکەوین یانە دنیای ئەوڕۆ دنیایەکە کە دەبێ وەخت لە دەست نەدەی یانە حتاکو زووترە تۆ بتوانانی لەو تەکنۆلژیانە کەڵکوەر بگری واردیان بکەی بەکاریان بێنی چۆن کشتتوکاڵی ئەوڕۆ ئەو تەکنۆلژیانەی زۆر پێویستە. زۆر باشە دەستە خۆش بێ دکتۆریان کاک حسەن ساڵی 2025 بەرەو کۆتاییە ڕۆ ئەم ساڵ پێشانگایەکی زۆر چالاکیەکی زۆر لە پێشانگایەوە دەوڵەتی سلێمانی بەڕێوە چوو چیتان هەیە بۆ ساڵی 2026 و دەتانەوێت چی بکەن؟ واللهی ئەوەی قسەمان لێ کردووە ئەمانویە پلانەکانمان تۆکمەتر بێ و پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دەوروبەر و ئەوانە زیاتر بێ. ئێمە لە یەک دوو هەفتەی ڕابردوودا یاداشنامەیەکی لێک تێگەشتمان واژۆ کرد لەگەڵ کۆمپانیایەکی ئیماراتی کە ئەوانیشە لە بواری مەعارض ئیشەکەن کە چۆن بتوانین سوود لە ئەزمموی یەکتر وەربگرین چۆن ئەوان بتوانن وڵاتانی ئەوروپی وڵاتانی خەلیجی بەشداری پێ بکەن لە ناو پێشانگەکانی ئێمە بۆیە ئومێدمان هەیە کە پلانەکانمان تۆکمەتر بێ و پلانەکانمان وردبینتر بێ ئەگەر پێشانگا بکەینەوە کارمان لەسەرەوە کردووە. من یەکشت باسی تەکنۆلۆژیا کرا بۆ معلوماتی بەڕێستان لێرە لەم پێشانگایە دوو کۆمپانیای سۆلەر سیستەمی تایە کە هەردوو کۆمپانیەکە لەو کۆمپانیانن کە زۆر پێشکەوتون لەبەر ئێستا بەشێکی کۆمپانیەکان لە ڕێگەی وزەنیۆبووەکانەوە بەزەی پرۆژەکانیان دابینەکەن بۆیە ئەوەشمان قسۆتە ناو بەرنامەکانمانەوەکەوە وە کۆمپانیای تیا کۆمپانیای درۆن کە ئێستا ئەبینین لە دنیای نوێدا زیاتر درۆن بەکاردێنن بۆ دەرمان ڕشتن و هەموو ئەو شتانەی کە پێویست بێ بۆیە ئێمە سوودمان لە تەکنۆلۆژیاک وەرگرتووە بە خۆشحاڵیشەوە یعنی تقریبا خەریکین لەگەڵ ڕەوتی دنیا ئەڕۆین ئێمەش بۆ ئەوانە بەڵام بێگومان کاری زۆرتری ئەوێ کە بتوانین هەنگاوی زیاتر بنین لەو بواران. زۆر سپاس بە ڕێزان حسێن حەمەکەریم جێگری بەڕێوەبەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی و هەروەها بەڕێز مامۆستا نوار ڕێباز مامۆستای زانکۆ واروها بەڕێز دکتۆر فەرزادی حسێن پەنایی مامۆستای زانکۆی کوردستان سنە. زۆر سپاس بەڕێزان ئەمە چوارەمین پێشانگای کشت و کاڵ و پیشەسازی خۆراکە پیشەسازی خۆراکە لە شاری سلێمانی کە خولی چوارەمێتی و لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە دەچێت. لەم
ماوەی ڕابردوودا کە باسمان لە گرنگی پێشانگاکە کرد میوانەکانم بە گرنگیەوە باسییان لە بوونی ئەم پێشانگایانە کرد وەروە باسییان لە گرنگی بەردەوامیدان بە پێشانگایە کرد هەواروایە ئەمەش بە گرنگمانزانی بۆیە بە گرنگیەوە ڕووماڵمان کرد واروەها خۆشحاڵین کە بینەرمان بوو.